بالا لالیگاوە دەست پێ بکەین لە بەرشلۆنەوە کە زۆر بە بەهێزی و بە باشی دەستی پێ کرد یەکەم یاری خۆی بە ئەنجامی 5-0 کلینشت و تۆمارکردنی 5 گۆڵ و یاریزانە نوێیەکانی کاکلیز ئێلچی ئەو ساڵ 2 یاری لە لالیگا دۆڕاندووە ئەگەر دەنەسەمەوە بەسمە لە 2006 ئەو دۆم یاری بکە لەگەڵ بارسا دۆڕا ئێلچی زۆر باشە یان هیچ خراپ نییە بەڵام ئەوەی ببینیمان بارسا بەجددی زۆر باش بەهێزی بەرشلۆنەش لە بارسا زۆر باش و هەتا یاریزانەکان زۆربیان یەدەگون هاتبوونەوە یاریگا زۆرزان یاری نەدەکرد گاوی تووشی پێکان بۆ زە پێدریا باڵدی لە پێکاتە دوور خراپەوە باڵدی لە پێکاتە دوور خراپەوە ڕۆدری ئامادە نەبوو بەزەبت بەڵام بارسا زۆر باش بوو ئەوەی ئێستا بینیمان من لەو بڕایەدام بە ئەگەرێکی 6-7 بارسا پێویستی بە یاریزانی نوێنی یاتە سەر ڕمیش پێویستی پێ نییە ئەجا دەیکەینە دوو پرسیار لێرە لەو یاریەکەوە بینیمە بەرشلۆنە تەنانەت دەتوانم بڵێم مەترسی سەر گۆڵیشی نەبوو بۆ یەتوانی کلینشیت بکات بەڵام لە تۆمارکردنی 5 گۆڵ مەسەن بۆ نمونە گۆردن ئەسیستی کرد ڕافینیا گۆڵی کرد ئادمی ئەسیستیا گۆڵ ینی دەتوانین بڵێن یاریزانەکانی پێشەوە هەمووی باش بوو ئێستا کە بەرشلۆنە پێویستی بەسەر ڕمە پێویستی بە ئەلڤارێسە دەزای مشکلە کە چێکاگلیز تا یاریی زۆر گەورە نەکەن بەڕاستی تاقیکردنەوە نییەوە بەرامبەر ئەوچی نابێتە پێوە بەڵام ئەوانەی ئێمە بینیمان لە یارێکی ئەوچی پێویستی پێ نەبوو چونکە هەموو یاریزانەکە خێران کێشەکە لە چیدایە هەموو خێرانە کاگلیز لامین یاماڵ گۆردون کەریمادیمی هەمویان خێرانە ڕافینیا هەموو یاریزانی خێرا و یاریزانی زۆر گۆڵکار گۆڵکاریشن ینی بەس ئەدیمی نەبێتن تۆزێک کێشەی لەگەڵ گۆڵکردنی ئەگەنا یاریزانەکانی تر زۆر باش حەمزە عەبدولکەریمی یاریزانێکی زۆر باشە ئەگەر تۆزێک خۆتی لەگەڵ ماندی بکەیت لامین یاماڵ ئاستێکی زۆر خراپی هەبوو گۆڕانکاری پێکرێت تەنانەت زۆر قسە واسەکان لە سوۆشیال میدیا لەسەر ئاستە خراپەکەی و بێتاقەتیەکەی هەیە کە گۆڕانکاری پێ دەکات ئەوە گەورەی لامین یاماڵەکە لەو تەمەنە بچووکە بیر لەوە دەکاتەوە کە ئاستی خراپ بۆ دادەنیشێت چای پڕ ئاو دەبێ و خەریکە دەست بە گریان دەکات ئەوە گەورەی یاریزانێکە کە لە تەمەنی چوا بچوو لەو باوەڕ ئێستا کە لامین یاماڵ فشاری زۆر لەسەرەوە تایبەت دوای برنی مۆندیال ئابز دەبوو دوای برنی مۆندیال فشارێکێکجار زۆری لەسەر بەڵام لەو بڕایەدام کە هانزی فلیک دەگەڕێنەوە سەڕێ ڕاست